ئێمە دەمانەوێ هەلی کاری یەکسان بۆ هەموو هاوڵاتی هەبێ. چاوانەی بیانەوێ دامەزرێن لە حکوومەت بەڕێزان لە ساڵی 2013ەوە حکوومەتی فدرالی نەیهێشتووە یەک کەس لە هەرێمی کوردستان دامەزرێت، بەڵام ئێمە پەکمان نەکەوتووە. ئێمە پەرەمان بە کردی تایبەتداوە بۆ ئەوەی دروستکردنی هەلی کار. تا ئێستا زیاتر لە 140,000 هەلی کار لە کردی تایبەت دروست کراوە. بەرنامەمان زیاترە بۆ ئەوەی گرنگی بە کردی تایبەت دەین هەلی کاری زیاتر بۆ گەنجەکان دروست بکرێ. ئەو بەرنامانەی کە هەمانە لە ئاستی کوردستان بەردەوام دەبن، ئەوانەی پێویستە یاسا هەموار بکرێتەوە، پێویستە دەستور جێبەجێ بکرێ، ئەمە ئەرکی خوشک و براکانی ئێوەیە، دەنگیان پێ بدەن بۆ ئەوەی بچن لە بەغدا ئەو مافانەشتان بۆ دەستە بەر بکەن.